چیتانەوێ مامۆستا موچەی 3 مانگ پێش ئێستا ئەمە دروشمی ئەو مامۆستایانەی پشتمەوەیە کە لەگەڵ سرودی وتنەوەی دەمی ڕاپەڕیندا لەسەر شەقامی شارەی سالمی شاری سلێمانی خۆپیشاندانیان ئەنجامدا و شەقامە سەرەکیەکان بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا داخستووە. دیارە ئەم مامۆستانەی کە لێرەن سەرجەمیان داوای دواکەوتنی موچەی یاخود پێنەدانی موچەی 3 مانگی ڕابردویانەکەن و دەیانەوێت 3 موچیان بەیەکەوە پێ بدرێت کە بەوتەی خۆیان تاوەکو داواکارەکان جێبەجێ نەکرێت تاوەکو داواکارەکانیان جێبەجێ نەکرێت شەقامەکە چۆڵ ناکەن و بەردەوام بن لە بایکۆتکردنی پرۆسەی خوێندن. مامۆستاگیان ئەگەر پێ بڵێ ئەم دروشمە بۆچی ئەڵێن؟ هەموو مەعاشمان وەرنەگرتووە لەگەڵ هەموو چین و توێژەکانم، لەگەڵ فەرمانبەران، لەگەڵ پێشمەرگە، لەگەڵ پۆلیس، لەگەڵ کارگوزار، لەگەڵ هەموویانم. بەس بۆ خۆمانم نییە، بۆ هەموو چین و توێژەکان کەس ڕاتبی وەرنەگرە، کەس مەعاشی پێ نییە، کەس پارەی پێ نییە. دیارە ئەمە تەنها وتەی یەک مامۆستانیە، بەڵکو وتەی سەرجەم مامۆستاکانە کە لێرن و سەرجەمیان داوای ئەوەکەن کە موچەکانیان پێ بدرێت تاوەکو وەک خۆیان دەڵێن تاوەکو موچەکانیان پێ نەدرێت کۆتایی بە بایکۆتی پرۆسی خوێندن نایەنێت. خۆپیشاندان بەردەوامە لە شاری سلێمانی، جگەل لە سلێمانی لە چەند ناوچەیەکی تر خۆپیشاندان بەردەوامە. من لێرەوە دەچمە هەڵەبجە، وریا لە سلێمانی خۆپیشاندانە، لە هەڵەبجەش بەردەوامە. بەڵێ بابان، ئەمە چوارەم ڕۆژە لەسەر یەک فەرمانبەران و مامۆستایانی سنووری پارێزگای هەڵەبجە بەردەوامن لە خۆپیشاندان و گرتبوونەوە. ئەم ڕۆژ لە بەردەم فولکەی عومەری خاوەنەوە بەڕێکەوتون بە شێوەیەکی ڕێپێوان بۆ بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە وەک خۆشیان ئاماژەی پێدەدەن ڕۆژانە بەردەوامە بن لە گرتبوونەوە و خۆپیشاندان بەڕێستان وەکو مامۆستایە تاکوکەی بەردەوامە بنەوە. بۆچی خۆپیشاندان چاز دەکات؟ بەڵێ بەردەوامە بین هەتا کۆتایی ئەهێنین بە قەیرانکان لە حکوومەت هێرەمی کوردستانە، یا چاکسازی سەرتاسەری یا هەنگاونانیان بەرەو ڕسواکردنی کۆتایی ئەمانەوە لەگەڵ حکوومەت بیگەینی نەبن بەست ئەمجار. بەڵێ سوپاس بۆ بەڕێستان. وەک لە خۆپیشاندانەکاندا دەبینن بەشێکی زۆر لە مامۆستایان و فەرمانبەران و تەنانەت هاوڵاتیانیش بەشدارن و مامۆستایانی ئاینیش لەم خۆپیشاندانەی هەڵەبجەدا بەشدارن و لەگەڵ بەشدا نزیکەی 20 بەڕێوەبەرایەتی و فەرمانگەی هەڵەبجە فەرمانبەرەکانیان مانیان گرتووە لە ڕیزی خۆپیشاندانەکانداین. دەچینە لای مەریوان حەسەن لە گەرمیان بزانین مەریوان لەوێش خۆپیشاندان و گرتبوونەوە هەیە. بەڵێ سوپاس وریا، لە ڕاستیدا بازنەی ناڕزاییەکان لە سنووری گەرمیان تا دێ فراوانترە بێتەوە و لە ئێستادا ئەوەی شەبیندرێ بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری فەرمانبەرانی و بەڕێوەبەرایەتیان کە ڕژاونەتە سەرجادەی دووسایدی شەیدان لە ئێستادا سەرجادەکەیان گرتووە و دوێنێش بە هەمان شێوە خۆپیشاندانەکان بەردەوام بوو و ئەم ڕۆژ بەردەوام ئەبێت لە هەموو فەرمانگەکانی حکوومەت لەم سنوورەدا. لە ئێستادا ئەوەی ئەبینرێتە و هاوڵاتیانن لەسەر جادەکەن و بە جادەکەیان قەدا کردووە و لەگەڵ هاوڵاتیاندا ئێستا قساکردن. کاکە ئێمە داواکارین لە سیاسیەکانمان بێتە سەر جادە وەکو هاوڵاتیان وەکو فەرمانبەران داوای حەقی ئێمە بکەن لەو حکوومەتەی کە ئەوانیسە سیاست مەدارن تایە کە ئەوانیسە باڵادەستن لەو حکوومەتە بتوانن تەنها قەیرانی موچە نییە، هەموو قەیرانێکی داراییمانەیە. لە ڕاستیدا ئێستا 72 بەڕێوەبەرایەتی لە سنووری گەرمیانە هەیە و ژمارەی خوێندنگای ئامادەی و بنەڕەتی ماوەی چەند ڕۆژێکە بە بۆنەی موچەکانیانەوە سەرجادەکانیان گرتووە و خۆپیشاندان و ناڕزایەکان بەردەوامن و هاوڵاتیان و فەرمانبەران بایکۆتی دەوامیان کردووە بە درێژایی ئەم هەفتەیە و هەنێک لە فەرمانبەران لە کاتی ئەچنە دەوامەکانیان بەڵام بایکۆتی دەوامیان کردووە، هەنێکی تریشیان بە خۆپیشاندان گزارش لە نەڕزایەکانی خۆیان دەکەن و لە ئێستشدا ئەچینە لای هاوکارم هەنگاو لە ڕانێ. بەڵێ هاوشێوەی گەرمیانیش بەشێک لە داوم دەستگا حکوومیەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین مانگرتن و گربوونەوەیان ئەنجامداوە بە مەبەستی دواکەوتنی موچەکانیان. بەڵێ ئێستا ئێمە لە نەخۆشخانەی گشتی ڕانین بەشێک لە کارمەندانی تەندروستی ئەو نەخۆشخانەیە گربوونەوەیەکیان ئەنجامدا و من دەمەوێت لێرەوە ڕای ئەو کارمەندانە وەرگرم ئاخۆ هۆکاری گربوونەوەکان ئەمڕۆ بەچە هۆکارێکە. سەرەتا بەخێر بێن، وەکو هەمووتان ئاگدارن لە ڕێگەیانەکانەوە کە قەیرانی بێموچەیی لە پاڵ هەموو قەیرانەکانی تر زەختێکی زۆری کردوتە سەر کۆمەلگاکەمان. ئەوە نزیکی 3 مانگ بۆ 4 مانگە موچەمان وەرنەگرتووە. تەنانەت کارمەندمان هەیە
بەڕاستی ئەڵلقەی دەستی خۆی فرۆشتۆ بۆی جەژن پێ بکاتەوە وەکو نەخۆشخانە ناتوانین ئێمە ماگرتن ڕابگەێنین قفڵ لە نەخۆشخانەکەمان بدەین لەبەرەوەی ئەمرجنسیمان بۆ دێ حاڵەت تەواڕیمان بۆ دێ حادیسەمان بۆ دێ بەڵام بۆ ماوەی هەفتەیەکی ژێمە چاوەڕێ دەبین وەکو پاڵپشتی سندیکاکانی تر وەکو مامۆستایان و شوێنەکانی تر ئەو کاتەتی دەگەین بزانین بەکوێ دەگا ئەگەرنا لە ڕێگەی سندیکای خۆمانەوە بزانین چی حازێکمان پێدەن ئێمە جێبەجێ دەکەن. سپاس. بەڵێ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هاوشێوەی نەخۆشخانەی گشتیرانە ئەمڕۆ بەشێک لە کارمەندان و مامۆستایانی زانکۆی ڕاپەڕین لە قەڵاتزێ گربوونەوەیان ئەنجامدا. هەنگاو محەممەدی نارتی ڕاپەڕین.